سڵاوتان لەبێت. کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات بە شێوەیەکی دادپەروەرانە یەکێکە لە دروشم و هەنگاوەکردەیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەپێی ئامارەکان لە ماوەی 2 ساڵی تەمەنی کابینەی نۆدا ژمارەی کۆمپانیا تۆمارکراوەکان لە نووسنگەی باز لە 240 کۆمپانیاوە بۆ 687 کۆمپانیا زیادی کردو. بەمەش گەڕانەوەی داهاتی باسێ هەندەی ڕابردوو زیادی کردو. ئەوانەشی بازنادن ڕێکار بەرامبەریان دەگیرێتە بەر. پرسیاری هاوڵاتیانەوەیە ئایا لەو کابینەیەدا دادپەروەری لە بازدان هەیە و سەرجەم کۆمپانیەکان ئێستا باز دەدەن حکوومەت ئەو کۆمپانیا چین و چیان کە لە بازدان دەبەخشن ئەگەر کۆمپانیایەک یان شوێنێک خۆی لە بازان بزێتەوە چ ڕێکارێکی لە بەرامبەردا دەخرێتە بەر. بۆ ئەمە بەستا بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز دکتۆر کەمالوەرتی بەڕێوبەری گشتی بەڕێوبەرایەتی گشتی باجەکان و خان و بەرەی میریمان کردوم. کاک دکتۆر بەخێربێ. زۆر سپاس. ئەمەوێت لە سەرەتا قسە لەسەر چاکسازیەکانی کابینەی نوێن لە بواری باز بکەم کە دەڵێن چاکسازی کراوە مەبەست لە چاکسازی کراوە ئەو چاکسازیانە چین کە ئێوە بۆ پرسی باز کردوتانە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ئەوی بەڕێز سوپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵ 24 ڕێزم هەیە خۆشەویستیم هەیە بۆ هەمویان. طبعاً ڕێخستنەوەی باز و سێکتەری باز لە هەرێمی کوردستان بابەتێکی تازە نییە، پێشتر بڕیاری لێوە دراوە و هەروەها لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی چاکسازی لە هەرێمی کوردستان ڕێخستنەوەی داهاتەکانی ناوخۆ گەورەترین ئەو یان لە پێشینەترین مژار بووە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر کردووە و داهاتەکانی ناوخۆ ڕێخاتەوە لە نێویشیاندا داهاتی باز. طبعاً بەرنامەی کابینی نوێم بەرنامەی هەرسی حیزبی دەسەڵاتدار و پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستانە بەرنامەی نەشەخسێکە و نە حیزبێکی دیاریکراوە. بەرنامەی کابینی نوێمە ئێمەش لەو نێوەنەدا گەورەترین هەوڵمان داوە ئەو بەرنامەی وەک خۆی جێبەجێ بکەین. بەتەکید بابەتێکی زۆر هەستیارە پەیوەندیدارە بە زۆربەی زۆری خەڵکی هەرێمی کوردستان. ئەو چاکسازیانە بەشی هەرە زۆریان وەکو خۆی ئەوەی کە پێمان کراوە کردومانە لە مەجای کەمکردنەوەی ئەو بەخشینانی کە هەبووە پێشووتر لە ئیستیسناکراون لە بازدان هەموو ئەو کۆمپانیانە ئێستا بازیان لێوەردەگیرێت. هەروە هەوڵمان داوە ئەو قانون و یاسا و ڕێنمایانە هەموو بەسەر هەموو خەڵکیدا وەکو یەک بەپێی ئەو یاسا کڕۆچیان ڕۆحی یاساکان کە هاتووە جێبەجێ بکرێن بەبێ جیاوازی و بەبێ خۆتەزانی مەسەلەن کاتێک قسە لەسەر چاکسازی دەکرێت قسە لەسەر کەمکردنەوەی ڕۆتین دەکرێت قسە لەسەر وەرگرتنی سکاڵاکان دەکرێت مەشیکردن و یان وەرگرتنی پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و کۆمەڵێک لەم پرسیانە دەکرێت لە مەجای چاکسازی. بەڵام یەکێکی تر ئەوەی کە لەسەر بازە ڕێخستنەوەی باز یعنی زۆر قسە لەسەرەوە دەکرێت ڕێخستنەوەی باز لەم کابینەیەدا زیاتر تەرکیز لەسەرکراوە. ئەمەوێت بینەران بزانن مەبەست لە ڕێخستنەوەی بازیە لە چی پێویستە ڕێک بخرێت و لە چی ڕێکخراوەتەوە. طبعاً ڕێخستنەوەی باز لە زمانی بەرنامەی حکوومەتەوە بۆ هەمەسەشەرکردن و فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتە لە هەرێمی کوردستان. بەداخەوە لەبەرەوەی پێشووتر ئێمە دەوڵەتێکی وەکو عراق بەشێک بووین لە عراق و دەوڵەتێکی نەوتی بووین کەمتر حکومڕانانی هەرێمی کوردستان و بەغداش تەرکیزیان لەسەر وەرگرتنی باز کردوێتەوە. ئەو وای کردووە کە لە کاتی قەیرانەکە ئێمە لە ساڵی 2016 دەستمان بۆی کرد داهاتەکانی ناوخۆ ڕێکخینەوە. طبعاً بەتەکید کە داهات ڕێک دەخەیەوە کە کەسێک پێشتر بازی نەداوە ئێستا پێی دەڵێ باز بدات ئەو پێی وایە باز زیاد کراوە یان غەری لێ دەکرێن زوڵمی لێ دەکرێن. خەڵک زۆر دەپرسی دەڵێ بۆ دکتۆر کەمالیان حکوومەتی هەرێمی وەزارەتی دارایی بۆ لەو کاتێک کە وەزع خۆش بوو بار و گوزەران و ئیستیقراری سیاسی ئەمنی اقتصادی باشتر بوو لە ئێستا بۆ ئەو کاتە باشەمانەوە پرسیار دەکەم بۆ لەو کاتێک ئیستیقراری سیاسی بە درێژایی عراق ئیستیقراری سیاسی عراق هەبوو ئەو کاتانەی کە پارە هەبوو بەڵام ئیستیقراری اقتصادی کە نەود لە سعرێکی باشدا بوو هەروەها تەواوی بوجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دەهات ئەکید ئەو کاتە نەک پێویستی بەوەنە بۆ باز وەرگریت. زۆربەی زۆری یاساکانی یاساکانی ئیتحادی لە هەرێمی کوردستان هەموار کرانەوە مشەڕێعی کوردستانی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خەڵک ئەو یاسایانی هەموار کراوەتەوە ئەگەر بکرێت لەو بەرنامەی بینە سەری ئەو بابەتانە ڕوونکەینەوە. لەبەر ئەوەی داهاتێکی زۆر داهاتە دەست حکوومەت و حکوومەتیش خەڵکی پێتەعین دەکرد خەرجی زۆری دەکرد هیچ پێوە دیار نەبوو لەبەرەوەی داهاتەکان زۆر بوون بەشی هەمووش زۆر زار دەڵێ ها پارە عیبڕە ئەو پارانەی کە دەهات
خەڵک بەڕاستی ڕاستەخۆ پارەکە یان بەنا ڕاستەخۆ ئەو داهاتانە لە خزمەتی ئەوان خەرج دەکرا پێویست نەبوو بازڕێ نۆتێکم هەیە ینی ئەمەوێت پێت بڵێم بۆ نمونە جەنابتان فەرمووتان کە ینی دۆخی اقتصادی لە منطقە استقرار بوو حکومت پێویستی بەوە نەبوو کە باز وەربگرێت بە دیوەک لە دیوەکان بەڵام ئەم بڕیارە ئێستا خۆ ئەسەر ڕەجعی هەیە بۆ نمونە کۆمپانیاک لە 2010ەوە کۆمپانیایی هەیە باجی نەداوە تاوەکو ئێستا کاتێککە باجی لێ وەردەگرن ئەو وەختانشی بۆ حسابە ئەسەر ڕەجعی هەیە ینی ئەمەش دیسا بەسەر ئەو خەڵک و کۆمپانیای بارگرانی نیە طبعا ئەسەری ڕزئی ئێمە هەوڵمان داوە و ئەمری خودی زەنابی سەرۆکی حکوومەتە کە ئیسلاح کە دەست پێ دەکەین لەو ڕۆژەیەوە زۆر نەگەڕینەوە دواوە زۆر لە ڕابردوو نەژێن یان زۆر زار دەڵێن کۆنەکای زۆر بەبانەکەینەوە هەرچەندە بە ژوورەی قانونی مالی یەک لەو قانونانی کە ئیسیسنایە یان لەو بابەتانەی کە مستەسنیە هیچ قرارێکی ئیداری ئەسەری ڕزئی نییە بەڵام بە ژوورەی قانونی مالی و ژوورەی قانونی زەڕیبی هەر کەسێک کە تەهڕوبی کردبێت لەو ڕۆژەیەوە تەهڕوبەکەی کردووە دەتوانێت بگەڕێ و سەری بازی لێوە بگری بەڵام ئێمە هەوڵمان داوە نەگەڕێنەوە دواوە ئیلا ئەگەر تەهڕوبەکە بابەتێکی زۆر ڕوون بێ یان زۆر گەورە بێت بۆ نمونە کۆمپانیا هەبووە 10 ساڵ لەسەر یەک گوتوویەتی زەرەرم کردووە کۆمپانیای گەورە یعنی لە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستانە لە نەتیجە دەرکەوتووە بەهۆی تیمەکانی ئێمە بەهۆی هەواڵ دەری نهێنی کە ئێستا هەمانە دەرکەوتووە ئەو کۆمپانیا بە ملیارەها دینار قازانجی هەواڵ دەری نهێنیە چیانە و ناڵم ناوەکانم پێ بڵێ هەڵبەتە بەس مەبەستم ئایا پسپۆرن لە بواری هەواڵدەر یعنی پێیان گوتراوە چۆن مامە لەگەڵ ئەو دۆخە دەکات یانیش بە زۆر زار بە میزاجەوە شتەکانە نووس نەخێر طبعا هەواڵدەری نهێنی هەواڵدەر شتێکی لە هەموو دنیا هەیە هەرچەندە ئێمە تعلیماتمان پێدەر نەکردووە خەڵکانی دڵسۆ زۆرن ئینتیما وەلا ئەو خۆشەویستی خاک و نیشتیمانیان لە دەزانن و قیمەتی دەزانن ئەو خەڵکانە کە دەبینن بەشێکیان دەبینن کەسێک تەهڕوبێکی گەورە دەکات ڕاستەخۆ هەواڵ بۆ ئێمە دێنێت هەرچەندە لە وڵاتانی دی شایستەیەکی دارایی یان حەقی هاندانێک هەیە بۆ ئەو خەڵکانی کە دێن ئەو هەواڵانە دەدەن بەدام دەستگەکانی باچووکە ئێمە بە هەموو خەڵکی کوردستان بزانێ ئەو داهاتی لە باسکۆ دەکرێتەوە بۆ لە خزمەتی خەڵکی هەزار و نەدار هەروە لە خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانە ئەو پارەیە کە کۆ دەکرێتەوە بۆ کەسمانی بۆ هیچ شخصێک نییە کەواتە مافی گشتیە دزیکردن لە داهاتی باز ڕاستەخۆ دزیکردنە لە مافی خەڵک و گەورەترین قانونیش گەورەترین سزای بۆ داناوە چونکە هەر کەسێک تۆ دەی مافی هەموو خەڵک دەزی فەرقی هەیە لە بێ دزی لە کەسێک کەواتە ئەوەی کە کراوە ڕێخستنەوەیەکی جەزیری ڕیشەیە بڵین بێکەم و کوڕێ وڵی کەم و کوڕیمان هەیە چونکە هەر شتێک پەیوەندیدارە بە پارە بە ماڵ بە سەرۆت بە سامان زۆر تەعاملکردنی لەگەڵ زۆر حساسە و تۆ کە دێ داوا لە خەڵک دەکەی پارەم دێ کە تا ئێستا هیچ زەڕی بەی نەداوە ئەکید ئەو بەرەنگارت دەبێتەوە چونکە ئێمە لە سەردەمێک دەژین بەڕاستی بەشێک لە خەڵک بەداخەوە خۆشەویستی پارە ئەوەندە لە لای گەورەیە لە ماڵ لە مڵک لە داگ لە منداڵ لە خێزانی لە هەموو شتێکی خۆشتر دەوێت کە خوا دەڵێ حبوونە المال حبا جەمە بەداخەوە ئێمە ئێستا لەو سەردەمە دەژین کە حکومەت داوا لە خەڵک دەکات بازم دێ لە بری ئەوەی کە قازانجی کردویان ئەمنیەتی بۆ تەرخان کراوە یان خزمەتی کراوە یان حلی کار و فرسەتی عمل بۆ ئەو مستەسمڕێیان بۆ ئەو خوا پێداوە بۆ ئەو سەرمایەدارە لە بری ئەوە لە هەموو دنیاوە هەر لە کۆنەوە لە قانونی حامڕابیەوە لەوەتی مشتەمە دروست بە کۆمەلگا دروست بووە باتەر هەیە باش شتێکی تازە نیە بەڵام بەداخەوە لە دنیای مۆدرن و لە اقتصادی حتا پۆست مۆدرنەشدا لەوەی کەیستا گەورەترین شادەماری اقتصادی وڵاتە بەداخەوە ئێمە لە سەردەمێک دەژین خەڵک فێر و بەس پارە لە حکومەت بەگرین بە موچا بە هەموو شتێک دانەوەی پارە کەم بووە و بەڕاستی لاواز بوو ئێستا ئەو پرسیارێک زۆر گرنگە ینی مادامە چێوایە ینی باز با بڵێن مافە و لە هەماندا ئەرچی کۆمپانیاکان و خەڵکەکە بیدەن و مافی دەوڵەتە ئەمەوێت یەک لەو پرسیارانی هاوڵاتیان کە بەردەوام بەرجێمان دەکەوێت ینی ڕوونکردنەوەی بۆ بدەیت ئایا بەڕاستی باد زیاد کراوە قسە لەسەرەوە دەکرێت دەڵێن جاران بۆ نمونە ئەچینە دائیرەیەک ئەچینە شوێنێک یا شتێکمان بەناو دەکردیان نازام چی بازەکەی کەم بوو بەڵام ئێستا باد زیاد کراوە زۆر ئەوە دەبیستین لە ڕووی زانستیەوە لە ڕووی بەڕاستی کردداریەوە ئایا بەڕاستی تا باد زیاد کراوە طبعا ئەوە پرسیارەشی بەڕاستی زۆر جوانە لەزی خۆیتی مەوزوعی باس بە یاساڕێک دەخرێت طبعا لە مادە 28 دەستوری عراقی فقرە بە کە دەڵێ وەرگرتنی باس تعدیلکردنی ڕسوماتیش هەروەها تعدیلکردن هەمواکردن و لێخۆش بوونیش هەمووی بە یاساڕێک دەخرێت ئێمە لە دەسەڵاتی جێبەجێکردن کە پێی دەگوترێت سوڵتەی تەنفیزی بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین باز زیادکەین
ڕێژەی بازبوونمونە لە خانوبەرە کەسێک خانوێک بەکرێدا هەر 1970 نەکراوە 1912 بەڵام کەسێک کە خانوێکی بەکرێداوە بە $1000 ئێستا دەرکەوتو ئەو خانووی بە $10,000 بەکرێداوە یان هەر مڵکێکی دی جا خانووە عیماڕی هەر شتێکی دیە کە تۆ دەی بازەکە ڕاست دەکەی وڵی ئێمە خەڵکیشمان لەسەر بابەتە عقوبە نەداوە خۆ پێویستە بدرێتە دادگا غرامە بکرێت سزای مادی و معنەوی بدرێت بەڵام ئێمە دەچینەوە سەر ئیسلاحەکە چاکسازیەکە ئەو فەرمایشتەکان و ئەو بەرنامە جەنابی سەرۆکی حکوومەت کە دەڵێ زۆر مەگەڕێنەوە دواوە غرامەی خەڵک مەکەن ئەرچی سەرشانی هاوڵاتی سوک بکرێت ئێمە دەڵێن با شتەکان ڕاستکەینەوە کە کەسێک لەسەر $1000 باز بدات و لەسەر $10,000 باز بدات فەرقی زۆرە ئەو کەسێک کە $1000 عیماڕەیەکی بەکرێداوە بە $1000 لە ئەسڵدا $10,000 ئەو دەبی $10,000 بدا بە حکومەت ساڵانە چونکە کرێک بۆ حکومەتە پێشتر $1,000 داوە ئەو دەڵێ باز زیاد بووە کە دەی ڕێکی دەخەوە کە دەگەیە داهاتی ڕاستەقینی بازەرەکە دەڵێ باز زیاد بووە هەروەها زەوی بەتاڵ بە هیچ زۆرێک $1,000 باز زیاد نەکراوە ئەوەی کە هەیە نوێ تازەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق باجی مەبیعاتە ئەو باجی مەبیعاتی لە فەنادق و مەتاعمی 4 ئەستێرە و 5 ئەستێرە وەردەگیرێت سەتادەیەکە کە لە موازنەی ئیتیحادی فەرز کراوە و لە ناوچەکانی دیکەی عێراق بەشێکی جێبەجێکراوە بەشێکی جێبەجێ نەکراوە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت لەو خەڵکانەی کە خوا پێداون دەستنە ئەو شوێنە ڕاقیانە بەڵام خۆ خەڵکی فەقیر ناستە ئوتێلی 5 نەزمە زۆربەی زۆریشی دێ میوانە یان کافتریا دەرەزەیەکەکان کەوانەی ممتازن خەڵکی فەقیر ناسی لەسەر ئەم باجامەت سەتادێ لە خەڵک لە مستهلك بەپێی دەستور وەردەگیرێت بەپێی یاسا پیشەوەر زۆربەی زۆری پیشەوەران ئەوەی کە باز دەکرێت زۆر جار هەیە بەداخەوە ئەندام پەرلەمانتار لە ئاستی بەرز لە حیزبی سیاسی لە خەڵکانی منەظەمات و ئەوانەی مجتەمع کۆمەڵگەی مەدەنی هەمویان دەکەونە هەڵەوە ئەو دلیلی خەمڵانی ساڵانی پیشەوەران و دکتۆر و مهندس و حەلاق و نەجار و نازام ئەوەی کە هەیە کە نووسراوە ئەو بۆ نمونە دەڵێت دکتۆرێک بە 7 ملیۆن بە 10 ملیۆن دینار دەخەمڵێنرێت طبعا بەدیلی ئەو نظامە بەڕاستی نظامی کاشێرە سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتووە بەداخەوە ئێستا ئێمە لە سەرقاڵی دامەزراندنی ئەو سیستەمە ئەلکترۆنی بەشێکی زۆری لە پزیشکەکان بۆ ئەوی بگەینە داهاتی ڕاستەقینەی بازدەر ئەوەی کە هەیە دەڵێ 10 ملیۆن ئەو 10 ملیۆنە باز نییە ئەوە پرسە گرینگەکەی یعنی وەرگرتنەوەی باز بە شێوەی دادپەروەرانە ئەوەندەی ئەمن تێگەیشت بم پێویستی بە سیستەمی دووەمیە کە سیستەمی ئەلکترۆنیە بۆ ئەوەی کەسێک خۆی لەنەزیێتەوە بەرحاڵ ئەمە دواترە کە دەرفەتمان هەبوو لە سیستەمی ئەلکترۆنیش قسە دەکەین بەڵام لەسەر یاسایەکە فەرمووتان کە ڕێژەیەکەیە ئەمەوێت لێت بپرسم جیاوازی ئێرە و بەغدا یان ئێرە و حکوومەتی مرکزی چیە لە وەرگرتنی باز بەڵێ بابەتێکی زۆر مژارێکی بەڕاستی زۆر گرنگە ئەو بابەتە طبعا یاساکان یاسای ئیتیحادی ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن یاساکانی عراقی کۆنن هەمووی 82 59 62 60ەکان و 70ەکان و هەمووی سەدەی ڕابردونە بەڵام یاسای زۆر باش ڕاستە کەم و کوڕیان تێدا هەیە بەڵام دوای ئەوەی کە هەرێمی کوردستان موچە و شایستە دارایەکانی هاوڵاتیان هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە خۆی دابین دەکرات مشەرعی کوردستانی پەرلەمانی کوردستان هەستا بە هەمواکردنەوەی زۆری ئەو یاسایانە هەم لێخۆشبوون ڕێژەی لێخۆشبوونی زیاد کرد بۆ نمونەیەکی زۆر وازە ئێستا لە هەرێمی کوردستان هەر فەرمانبەرێک لە کەرتی تایبەتدا لە کەرتی گشتی کار دەکات لە ملیۆنێکی ئیسمی بەسەرەوە بازی لێوەردەگیرێت یعنی ملیۆنەکە عەفوە لەسەر ملیۆنەکەەوە بازی لێوەردەگیرێت کە 105 بەڵام لە عێراق و ناوچەکانی دیکەی حکوومەتی عراقی لە 280,000 دینار بەسەرەوە موچەت هەبێت چ لە کەرتی تایبەت بیان لە کەرتی گشتی بازی 105 کەواتە ئەو وای کردووە 198 کارمەندانی هەرێمی کوردستان باجی کە یەک لەسەر چاوە گەورەکانی داهات لە هەموو دنیا باجی ئەشخاصە لە لای مە پێ دەگوترێت استقطاعی مباشر کە لە زۆر وڵاتان تا لە وڵاتێکی وەکو یابان تا 158 دەڕوات لە ئەڵمانیا تا 136 دەڕوات لە وڵاتی مە 1,000 دینار 198 موچەخۆری هەرێمی کوردستان باز نادا بە پێچوانەوە لە ناوچەکانی دیکەی عێراق 198 موچەخۆران پێویستە ئەو بازە بدەن کەواتە ئەوە چییە ئەو یاسای هەموار کردێتەوە پەرلەمانی کوردستانە هەروەها لە مۆزوعی ئیستیسمار زۆربەی زۆری بزنسە گەورەکان لە هەرێمی کوردستان ئیستیسمارن تا 10 ساڵ بازیان لێوە ناگیرێت بە قانون کرا ئەوش پەرلەمانی کوردستان کردوێتی و هەموو حیزب دەسەڵاتدار دەکرێت بە کورتی زۆر بە کورتی هەروەها بازی پیشەوەران جیاوازی ئێرە هەروە لە کڕین و فرۆشتن خانووێک کە کەسێک دەکڕێت دەفرۆشێت
ئەگەر لێرە ملیۆنێکدا لە ناوچەکانی دیکەی عراق 5 میلیۆن دەدا کەواتە لە عراق زۆرترە لە زۆربەی زۆری بەڵێ. کڕین فرۆشتن خانوبەرە دەخل هەروەها لە پیشەوەران لە مهندسە دکتۆرە لە هەر هەمووی ڕێژەی باز ئەوەش یەک لە خاڵە ناکۆچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عراق لەگەڵ حکوومەتی اتحادی ئەوەیە کە دەڵێن ئێوە یاساکانی اتحادی تەهەموات کردوێتەوە اعتراف بە پاکانی هەرێمی کوردستان ناکەن و هەموو خەڵکی کوردستان دەزانێت و هەروەها حکوومەتی اتحادی دەزانێت کە ئەو یاسایانە هەموو کراونەوە لە بەرژەوەندی دکتۆر دەرفەتم پێ بدە پاکێجێک ئامادەیە بۆ ئیستیغلالی کات بکەین هاوکارانم کاروان ڕەحمان بەسپاسەوە پاکێجێکی بنکۆڵکاری لەسەر باج لە هەرێمی کوردستان دروست کردووە لە داتا و ژمارە و گرافیک پێکدێت دەرفەتم پێ بدە لەگەڵ بینەران ئەم پاکێجە ببینێت. چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت و هەموو ڕێکارێکی یاسایی و کارگەری دەگرینە بەر بۆ ڕێگەگرتن لە خۆدزینەوە لە باج و میکانیزم و پێوەری تازە دەگرینە بەر بۆ ڕێخستنی باج. بەتەنیا لە ماوەی 2 ساڵی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ژمارەی کۆمپانیا تۆمارکراوەکان لە بەڕێبەرایەتی گەورە پاشدەران لە 240 کۆمپانیا بۆ زیاتر لە 600 کۆمپانیا زیاد بوون. بەمەش گەڕانەوەی داهاتی باج سێ هێندەی ڕابردوو زیادی کردووە. ئەوانەیشی باج نادەن ڕێکار بەرامبەریان دەگیرێتە بەر. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆکردنەوەی داهات لە 600 زیادی کردووە. بە جۆرێک ئەگەر ساڵی 2020 نمونە وەربگرین تا ئەم ساتە 711 ملیار و 362 ملیۆن و 595,773 دینار کۆکراوەتەوە کە ئەگەر دابەشی بکەین بەسەر شارەکاندا لە پارێزگای هەولێر لە سایە 50 داهاتی بەردەکەوێت کە کۆکراوەتەوە. ژمارەکە لە هەولێردا پێمان دەڵێ 353 ملیار و 284 ملیۆن و 993,763 دینارە. لە سلێمانی ژمارەکە بریتیە لە 185 ملیار و 137 ملیۆن و 288,221 دینار. لە پارێزگای دوهۆکدا 172 ملیار و 940 ملیۆن و 313,689 دینار تا ئەم ساتە تا 1/12/2021 کۆکراوەتەوە. بە پێم نەخشە و چارتە بێت دەردەکەوێت کۆی گشتی داهات لە ساڵی 2016 بریتی بووە لە زیاتر لە 179 ملیار و 14 ملیۆن دینار. لە ساڵی 2017دا بووە بە زیاتر لە 206 ملیار و 14 ملیۆن دینار. بۆ ساڵی 2018 ڕێژەکە بریتی بووە لە زیاتر لە 308 ملیار و 535 ملیۆن دینار. ساڵی 2019 ژمارەکە سەرکەوتووە بۆ 627 ملیار و 424 ملیۆن دینار. لە ساڵی 2020دا داهات بریتی بووە لە 577 ملیار و 598 ملیۆن دیناری عێراقی. ئەوانەی لە پۆلینی کۆمپانیا گەورە بازرەکانن تۆمار کراون ژمارەکەیان بریتیە لە 687 بە بیانی و ناوخۆییەوە. لە کاتێکدا پێش کابینەی نوێم ژمارەکە بریتی بووە لە 200 کۆمپانیا. لە ئێستادا لە هەولێر 533 کۆمپانیا و لە سلێمانی 102 لە دوهۆکیش 52 کۆمپانیای گەورە بازدەر هەن. وا دیارە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا متمانەیان بۆ گەڕاوەتەوە. طبعاً هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەت کابینەی نوێم تەرکیزێکی خاصی خستۆتە سەر باجەکان کۆکردنەوەی باج و ڕسومات. ئێمەش وەکو گەورە باجدەران کەوتوینەتە سنتەری ئەم چاکسازیە چونکە زۆربەی چاکسازیەکان لە سێکتەری باج لە گەورە باجدەران دەکرێت. بەپێی هێڵکاری داهات بەپێی تایبەتمەندی و داهاتی تا مانگی تشرینی دووەمی 2021 کۆکراوەتەوە بەم جۆرە بووە. باجی سەر کۆمپانیەکان بریتی بووە لە سایە 74 کۆی داهات واتە 525 ملیار و 256 ملیۆن و 753,451 دینار. باجی خانوبەرە بریتی بووە لە 114 کەوا بریتیە لە 99 ملیار و 542 ملیۆن و 306,279 دیناری عێراقی. باجی دەرامەت بریتی بووە لە 110 کەوا دەکاتە 74 ملیار و 930 ملیۆن و 26,085 دیناری عێراقی. باجی خانوبەرەی میریش کەوا کەمترین بووە بریتی بووە لە 102 کەوا 11 ملیار و 333 ملیۆن و 409,985 دیناری عێراقی بووە. سیاسەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بووە لە ڕزگاربوون لە کۆمپانیای وەهمی. سەبارەت بەوەی کە باز لە خەڵکی هەژار وەردەگیرێ بە ڕێژەی 180 و 120 لە خەڵکی دەورەمەند وەردەگیرێت کە ئەوە ڕێک پێچەوانەکەی تەواوە 174 داهاتی
باز کە ئەو ساڵ کۆکرایتەوە لە کۆمپانیاکان بووە 12 خانوبەرەیە کە خەڵک باسی دەکا وەکو موساتە حەبازێکی زۆر وەرگیرایە 10 لە پیشەوەران و خەڵکی ئاسایی وەرگیراوە. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان و خانوبەرەی میری دەڵێن لە ئەنجامی چاکسازیدا داهاتی باج زیادی کردووە و کۆمپانیا بازرەکان زیاد کراون نەک ڕێژەی باز زیاد کرابێ هەر بۆیە لە جیاوازی خشتی خەمڵاندن لە باج لەگەڵ بەغداددا دەردەکەوێ کە بە بەراورد بە حکوومەتی عێراقی وەرگرتنی باج لە هەرێمی کوردستان کامترە یاخود لەسەر داوای حکوومەتی عێراقی هەندێکی هاوتا کراوە بۆ نمونە باجی بەڵندرایەتی ساڵانە بە شێوەیەکی گشتی لە بەغداد لە 120 لە هەرێمی کوردستان لە 115 باجی دابینکردنی خواردەمەنی ساڵانە لە بەغداد لە 112 لە هەرێمی کوردستان لە 108 باجی پارچە یەدەگی ئۆتۆمبیل ساڵانە لە بەغداددا لە 11 بۆ 12 ملیۆن و لە هەرێمی کوردستاندا 10 ملیۆن دیناری عێراقیە باجی تایەفرۆش ساڵانە لە بەغداد لە 10 بۆ 11 ملیۆنە لە هەرێمی کوردستان بریتە لە 9 ملیۆن و 500 هزار دیناری عێراقی هەروەک خەمڵێنراوە ئەگەر سەرتاشێک ساڵانە داهاتەکەی 8 ملیۆن دیناری عێراقی بێ و 3 منداڵی هەبێ تەنیا 110 هزار دیناری عێراقی لێ وەردەگیرێ. ئەو بازێک لە هەرێم وەردەگیرێ نزیکەی 1 لە 3 ئەو بازێک بەغدایە هەندێک پیشە هەیە لە بەغداش هەمان شت زەوابەتی هەیە وەک ئێمە ئەگەر بێت و مقارنی زەوابەتی بەغدایە بکەین لەگە زەوابەتی هەرێم جیاوازیەکە زۆر بەڕوونی دەبینی ئەگە بەراورد بکەین لەگە وڵاتی دەوروبەر ئێران و تورکیا ئەو بازەی لە هەرێم وەردەگیرێ بازێکی زۆر ڕەمزیە. لە ماوەی ڕابردوودا وا بڵاوکرایەوە کەوا دوکانێکی ماسفرۆشی لە دهۆک ساڵانە وەکو باج بڕی 700 هزار دیناری لێوەرگیراوە بەڵام ئەم بەڵگەیە هەموو تۆمەتەکان ڕەت دەکاتەوە دەردەکەوێ ئەو شوێنە کارگە بووە نەک دوکان لە کۆی داهاتی ساڵانیشی کە بە 9 ملیۆن دیناری عێراقی خەمڕێنراوە تەنیا 115 هزار دیناری عێراقی لێوەرگیراوە. سپاس بۆ هاوکارانم کاک دکتۆر بێگومان پرسیارەکان زۆر ماون بۆ هیوام کە لە ئایندەیەکی نێزیکدا بتوانین لە ڕێگەی هەمان بەرنامە ئەو پرسانی تریش کەماون و گرێدراون بە پرسی باج بیخینە ڕوو بەڵام هەوڵەدەم لە 1-2 پرسیار بەرنامەکە کۆتا پێبینم یان بە کۆتای بینم ئەوی شێکێکیان قسە لەسەر ئەوەیە کە هاوڵاتیان بەشی زۆری ڕەنگە بەهۆی ئەو تێکەڵی ڕاگەیاندن و سۆشیال میدیا ئەوانە تێکەلێک لە نێوان باز و ڕسومات بکەن یعنی ئایا پرسیارەکە ئەوەیە پارەی کارەبا و پارەی ئاو ڕسوماتی خانوبەرە و تاپۆکردن و ئەوانە هەمان ئەم شتانن کە باجە یان جیاوازەکە لە نێوان باز و ڕسوماتەیە. کاگرگەز ئەوش بابەتێکی زۆر مهمە چونکە بەداخەوە ڕسم و بزەڕیبەت دوشتی زۆر لێکجیان ڕسم لە مقابلی خدماتێک پێشکەش دەکرێت کە بە قانونیشە و پارەی ئاو کارەبا و ڕسمی تاپۆ و هەموو ئەو ڕسمانەی هیچ پەیوەندی بە باجەوە نییە هەموو فقاهەکانی قانون کۆکن لەسەر ئەوەی باج مەبلغێکە لە پارە وەردەگیرێ بەبێ مقابل و بە سیفەتی ئیکرا ئەوە پێناسەی بازە باج کە وەردەگیرێ باز لە بری دابینکردنی ئەمنیەتە ئەیچی سەرباری ئەوەی کە دەڵێن باج تەنها لە هەژاران وەردەگیرێت ئەسڵەن باز لە هەژار وەرناگیرێت سەماحی قانونی مشەڕعی کوردستانی و پەرلەمانی کوردستان ئەوەندەی زیاد کردووە ئەگەر ئەوەی کە باز کرا نمونەی حەلاقەکە حەلاقێک ئەگەر خۆی و خێزانی 4 منداڵی هەبێ ئەسڵەن 1000 دینار زەریبە نادات زۆربەی پیشەوەران لەبەر ئەوەی ڕێژەی لێخۆشبوون زۆرە بە قانونیش دیاری کراوە 1000 باز نادەن بەڵام کە دێ بەداخەوە ئیعلام سۆشیال میدیا دەورێکی زۆر خراپ دەجێڕی لە بابەتی باج و باج زیاد کراوە و خەڵک دەسەوسێنێتەوە ئەسڵەن وانە لەبیرتانە ماوەک بەر لێ سا لە تەلەڤیزیۆنەکان ڕاگەیەنرا کە 180 ئەو داهاتی کۆکراوەتەوە ئی پیشەوەران و عقارە و پێچەوانەکەی ڕاستە ئەو داتایانەی کە ئێمە عەرزی دەکەین ئەو داتایانە باوەڕ پێکراون ئەو داتایە کەسێک لە خۆیەوە دێ بە زمانێکی بەداخەوە بە زمانێکی بازاڕی قسە دەکات لەسەر مەریخەوە داتای هێناوە عەرزی دەکات بەڕاستی و بۆ چاواشەکردنە پێویستە داواکاری گشتی بێتە سەرخەت پێویستە دام و دەستگاکانی دیکەی ڕقابی ئیجراعات و لێپرسین و لەگەڵ خەڵکانە بکەن کە دێن ئاشتەوایی کۆمەڵایەتی تێکەدەن کە دێن معلوماتی هەروەها لە ڕووی سایکۆلۆجی و بابەتانە بابەتی زۆر هەستیارن لە هەموو دنیا ئەو شانە بە فلتەرادا تێدەپەڕی کەسێک کە دێت چاواشەکاری دەکات خەڵک دەگەوجێنی ڕێعام بەلا ڕێدا دەبات داواکاری گشتی ئیزراعات لەگەڵ خەڵک پرسیارم لەسەر کۆمپانیایەکانە خۆدزینەوە لە کۆمپانیایەکان باسی وەکرا کە پێشتر هەبووە ئێستا ڕێکخراوەتەوە مەپرسی باز کۆمپانیایەکان ئیسیسناییان بۆ کراوە عەفوکراون لە هەمان کادا دەڵێن نەخلیز کۆمپانیایەک ئیسیستا نەکراوە بە کورتی لە ماوەی یەک خولەکدا پێم بڵێ کۆمپانیایەکان لە هەرێمی کوردستان ئیسیسناییان بۆ هەیە و جگە لەوە ئەو کۆمپانیای کە تەحڕوو بەکەن خۆدزینەوە دەکەن لە بەرامبەردا سەرڕێکاریەکیان ئەخرێتەوە نەک ئیسیسنا بۆ کۆمپانیاکان نەکراوە بەڵکو ئیسیسنایەکان هەڵوەشێنراونەتەوە ئەوە یەک
خاڵی دووەم ئەگەر یەک کەس تەوان پەرلەمانتار هەر کەسی دیە دەزانێت یەک کۆمپانیا ئەسیستناکراوە کە نییە کە هیچ کۆمپانیایەک لەو کوردستانە ئللا ئەگەر بەیاسا پابند بێ باز بدات بەڕاستی سیسنا نەکراوە و ئێمە تەحدا دەکەم لەو بابەتە بەڕاستی تەحدای هەر کەسێک دەکەم کە لە کوردستان بەیاسا بازی لەسەر سەپێنرابێت لێخۆشببوونی بۆ کرابێت چونکە ئەوە ئەمری جەنابی سەرۆکی حکوومەتەوە ئەنجومەنی وەزیرانە هەر کۆمپانیایەک قازانج دەکات کە ئیشی هەیە لە کوردستان پێویستە بازی شایستەی لێوە بگیرێت ئەوانەی کە تاڕوو بکەن و خۆ ئەوانەی کە تاڕوو دەکەن زۆربەی زۆری تاڕوو بەڕاستی ڕێگوڕشەی داکتایە کێشەی زۆر گەورەی لە زۆربەی وڵاتان بە تایبەتی لە وڵاتانی کە سیستەمی ئابووریان تۆکمەنیە لەسەر ئەساسی تەکنۆلۆژیای زانیاری و معلومات دانەمەزراون بە ئاسانی تاڕوو دەکرێت بەداخەوە وڵاتی مەژێک لە وڵاتانەیە کە فەرهەنگی خۆتزیینەوە ڕێگوڕشەیەکی دوور و درێژی هەیە ئێستا ئێمە ئاخری چین و ئیزرائیل لەگەڵ خەڵکانە دەکەین و هەر لە ساڵی ڕابردوو سەدان کۆمپانیا دراون بە دادگاکان خەڵکەکە ئیزرائاتی لەگەکراوە جیراشە و بە هەزاران کۆمپانیا زیاتر لە هزار کۆمپانیا غەرامەی مالی کراون بابەتی عەرزی معلومات کە بۆ مبدەئی شەفافیەتە عەدالەت و نەزاهات کە سێ مەبدەئی سەرەکی سێ کۆڵەگەی سەرەکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە هەر کەسێک لە هەر شوێنێک 1000 دیناری میری و دەوڵەت دەزانێت بەڕاستی غەدری لێکراوە دەتوانێت شکایەتمان لێ بکات بووەنداتە داواکاری گشتی هەر فەرمانبەرێکمان وە لەمنەوە با پێدا بێت بەڕاستی هیچ کەسێک حەسانەی نییە هەر کەسێک مافی ئەو وڵاتی خواردە دادگایی بکرێت بەڕێز دکتۆر کەمالوەرتی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرەتی گشتی بازەکان و خانوبەرە سوپاس بۆ ئەو زانیاریانە ئەگەر عمر باقی بێت لە ماوەیەکی نێزیکدا بەشی دوێن بەردامەکەش تۆمان زۆر شتما بۆ باسی بکەیت بەداخۆ لەبەر نەبوونی کات ئینشاڵڵا عمر باقی بە ئیزنی خۆی عمری ئێوەش باقی بێت تا دیدار هەر شاد بن